گوندی عەبابەیلێ شوێنێکی گەشتیاری سروشتجوان و ئاو هەوا پاک و بێگەردە. وەک دەڵێن تەمەنی گوندەکە لە 1000 ساڵ زیاترە. لە بناری کێوی شنروێدا هەڵکەوتووە و دەکەوێتە 4 کیلومەتری ڕۆژهەڵاتی شاری هەڵەبجەوە و دەڕوانێت بەسەر دەشتی بەپیتی شارەزۆر و دەریاچەی سیرواندا. عەبابەیلێ 84 کیلومەتر لە سەنتەری شاری سلێمانیەوە دوورە. جێگایەکی گرنگ و سروشتێکی ئێجگار جوان و خاوەنی زەویەکی بەپیتە. لە کۆندا شارۆچکەیەکی گەورە بووە و نزیک 600 ماڵی لێبووە. ساڵی 1933 یەکەم قوتابخانەی تێدا کراوەتەوە. گۆرانی شاعیر لە لاویدا لەوێ مامۆستا بووە. ناوی عەبابەیلێ هەتا ئێستا ساغ نەبووتەوە. بنج و بناغەی ناوەکەی لە چیەوە هاتووە؟ هەندێک دەڵێن پێش هاتنی ئیسلام ناوی گوندی سازگار بووە. هەندێکی تر دەڵێن ناوی ئاوەلێڵە بووە و دواتر بووە بە ئەواوەیلێ، بەڵام زۆرینە پێیان وایە ئەبوو عوبەیدەی جەڕاح یان ئەنساری یەکێکیان لەوێ کوژراوە و گوندەکە ناوی ئەوی هەڵگرتووە. ئەمە دێ عەبابەیلێ لە بناری شاخی شنروێ. ئەم دێ بە ناوی ئەم مەرقەوە نامراوە کە پێوترێ ئەبوو عوبەیدەی ئەنساری کە ئەمە مەرقەکەیەتی. مەرقەکە لەبەر پیرۆزی ئەم ناوچەیەی شێخەکان بۆ خۆیان داناوە، بەڵام بەگەکانی هەڵەبجە بەگەکانی جاف لە پشتی ئەم مەرقەوە قەبریان بۆ خۆیان کردووە و هەر لە عادیلە خانمۆ تا داود بەگی جاف و حەمەسعی بەگ ئەم پشتی مەرقەکەیان گرتووە. عەبابەیلێ کاتی خۆی سێ توێژی تیا بوو. یەکێکیان ماڵە شێخەکان بوون، یەکێکیشیان ئەوانی تر کە پیانوتون بە ئیسلاحی ئێمە پیانوتون بۆرە پیاو یا بە ئیسلاحین پێڵەن مسکێنەکان بە تعبیری جارانی ئین. ئەوەش دوو بەرە بوون، حەمە چاوەشی و حەمە چاوڕەشی. ئەوە تەبعاً وا دیارە لە سەردەمی تورکەکانە ئەو ناوەی وەرگرت بێت، چونکە دوو کەلیمەی تورکین چاوەشی و چاوڕەشی. کوردونیان بە دەسەڵاتدار و بە کوێخا ئەوان. شێخەکان قوربان زۆر بوون، بەس شێخڕەشی و شێخکەریم و داوبەگ ئەسلی ئەم دێ بوون. هەموو چاک و خراپێ بەدەستیان. شێخەکانیش چەند بەرەیە بوون، بەرەیەکیان زۆرتر ئەوانەی کە حکومیان کردووە ماڵی شێخڕەشی بوون. ئەویش بە حکمیەوەی حکمی زۆرداریان نەکردو، حکمی ئەوەیان کردووە کە مڵک و ماڵی ئەم منتیقا زۆری هی ئەوان بۆ کڕیویانە کاتی خۆی، یا چۆن خەڵکی تر کەم مڵکی هەبووە، هەر چووە ئەرزی لەوان بەکرێ گرتووە، ئاوی لێ گرتوون و بۆ بە زارعیان فەلاحەتی کردو لەسەر ئەوە ژیاوە و نیوەی شیاوە بووە نوێشی بۆ خۆی بوو. تا لادەکان بەرەکرا ساڵی 1970 و 1970 ئەوانە عەبابەیلێ 576 ماڵی تیا بوو ئەو کاتە. 700 ماڵ بوو، پیاجی 700 ماڵ. وەڵڵاهی 700 ماڵ، پیاجی 700 ماڵ. وەڵڵاهی من فکرم تێ عەبابەیلێ زۆر بوو داڵەبژێ. جوولەکەکانی تیا نەبوایە، عەبابەیلێ لە سلێمانی زۆرتر بوو. بەگەکانیش بەگ زۆر نەبوون لێرە، هەر ماڵی داوبەگ بوون. داوبەگیش خۆی لە ئەسڵا با بڵێن خەرکی ئێرە نییە، پێم وایە لە ئەسڵا جوان ڕۆین لێەوە هاتوون، بەڵام هاتوو لێرە ژنیە ناوە، لێرە دامەزراوە. ئیتر لەسەر بەرزایەکی هینا خانووی دروست کردووە، کاخێکی گەورەی دروست کردووە، ئەو کاتە کۆشکێکی گەورە بووە. ئەو کاتە کارەبا و بە ئیسلاحی ئەو زەمانە ئەلەکتریک نەبووە. ئەو تایبەتی مۆلیدایان بۆ هێناوەدایان ناوە هەموو شەوێ لەم منتیقا لە سلێمانی بەملاوە تەنها ئەو کارەبای هەبووە. بە تعبیرەکەی ئەو سای باوکم و باوام ئەیان گێڕایەوە ئەلەکتریکی هەبووە با بڵێن. لە ماڵی ئەوانە هەبووە، ئیتر لە ئینانەبوو، ئیتر دیواخان و کۆشک و تەلارین بووە و ئەو لەم ناوە حکومدار و هینی ئەم منتیقەی کردووە لەگەڵ شێخەکانە. ئەمە مەرقەی بەگەکانی جافە هەمووی داود بەگ و مناڵەکانی و ژنەکەی و باوکی حەمەسعی بەگ و ئەوانە، ئەمە هەمووی مەرقەی ئەوانە. ئەمە قەبری ئەحمەد موختار جافی شاعیر و
پیاوێکی بەتوانای ناسراوی منتیقی هەڵەبجە بووە کە سێ دەورە ئەندام پەرلەمانی ئەم منتیقی شارە زروست سلێمانی بۆ لە بەغا سێ دەورە لە بەغا ئەندام پەرلەمان بووە مەجلسی عیانی کۆن ئەمەش قەبری دایکێتی کە عادی لە خانمەتەوان عادی لە خانم ڕۆژهەڵات ناسەکان زۆر باسییان مینۆڕسکی و هەمویان زۆر بە گەوری زۆر بە جوانی باسییان کردووە کە ئەم ژنێکی زۆر ناودار و ئازا بووە بە توانە بوو لە منتیقا دەسەڵاتی ئەم منتیقەیە هەر لە خانەقینەوە هەتا کرماشان بەدەست ئەم ژنەوە بووە توانیوەتی ئیدارەیەکی زۆر جوانی ئەم منتیقەیە بکە کۆمەڵەشت بێنێتە ئەم منتیقە کە بە هیچ شێوەیەک لە تاریخی ئەم ناوچەیان نەبووە بڵێن مجموعەیە کۆشکی دروست کرد نزیکی پێنج کۆشک بۆ کوڕەکانی و بۆ خۆی و بۆ برازەکانی دروست کرد لە منتیقەی هەڵەبجە کە هەتا مینۆڕسکی باسەکە ئەڵێ ئەم کۆشکانە لە بەغایشە نەبووە وێنیان لە بەغایشە نەبووە هەمووی بەشوشە بن و بە ئاوێنە بن و ئەمانە بە جوانی کۆتی و هەر لێرە دوو قەیسەر دروستەکە حەمامێکی زۆر گەورەی عجایب دروستەکە لە هەڵەبجە مزگەوت دروستەکە ڕێگە و بان لە منتیقەی هەڵەبجە دروستەکە باخ و باخاتێک بۆ هەڵەبجە دروستەکە عادی لە خانم توانێتی لە کاتی خۆیان دەسەڵاتێکی زۆر سیاسی ئیداری بەقووەت لە منتیقەیە دروست بکە فکرم پێ جوولەکە لەگرە بوو بەخوا چوین مەسەلا من مناڵ بووم بارەدارمەداوە 50 پلس مناڵ بووم شتیانە هاور حکوومەتی ئەمریکا موڵەتی دابوون 40-50 ڕۆژێ هەرچیان هەز بیفرۆشن اینجا ئەیانەوە بۆوێ لەوێ چی شتیانە تێنە سەر بازار ئەیفرۆشن لەسەر جاردەکان مەسەلا شتێ بای دینارێکە ێژێوە دینارێک تۆ ێژیوە ڕوبعێ ئەویش تو ڕێوێ ئەو ژنەیێژێ وەڵڵاهی ئێوە وە ڕوبعێکیش بەس نییە لێمان ڕازیەوە لێمانە سێنن لە کاتی لە قەومانەکەی ساڵی 1970 کە گرانی لە منتیقەیە پیا بوو عادی لە خانم توانی لە خەزیێنەی بەگەکان گەنم و خواردنێکی زۆر دەربێنە دابەشی کاوەسە خەڵکی منتیقی شارە زورە خەڵک لە گرانی لەو منتیقەیە ڕزگار بکە ماڵ بێ بەرەزەوە جاوڵە نەکوژی ئازیزە بەدەم لەرزەوە جا تازە مناڵم ئازیزایە گەڕۆگاڵەکە طبعا ئەم باخی کێسە ئێمەتیاین مەشهورە لە عەبابیلیا پێڵەن باخی حاجی وەلی حاجی وەلی باوای نەنکی منە ینی باوای دایکی باوکمە هەناری عەبابیلێت جەوەکەی و هەم خاکەکەی هەنارەکەی باش بەرهەمەیەنێ ینی ئەگەر نەوعیەتی هەنارەکە جوان بێت چەند نەوع هەنار هەیە جاران ئەو هەناری کە زۆر احتیمامی پێکرا لێرە پیانەوە مەلەسی لە وڵاتانی تریژ هەیە هەر بەو ناوە بەس ئێستا باشترین هەناری ساڵەخانیە و لەگەڵ هەناری لاڕەشە ئەو دوانێ پێڵن من لا ڕەشەمان نەناشتۆ بەس زۆرتر هەناری ساڵەخانیە ئەم هەناری تریژ هەیە پێڵێن کەوە هەنار ئەگەر لە بەردەستما بێ لە بەردەستمانی ئەوەی کەوە هەنارە ئاوانە ئەو کەوە هەنارە ئەگەر بۆسی بە دیاری و هەتا مانگی 12 کە سەرمایەکی باش لێیە یا حتا بۆسی تا بەفر لێ بە ئیتر ئەوە ینی بەلەزەترین هەنارە بەس تا ئەو کاتە پێ ناگا ئەبێت تااقەتی بێ بە دیاریەوە بۆسی بەڵام ئەمانەی تر ئەم سوورە هەنارانە ئەمە توێکڵەکان تەنکە زۆر بەرگەی سەرما ناگریانە تا سنوورێک بەرگەگرێت لەوە زیاتر ئەوە درزەبا یان ئاوا هی نەبێ ئەوە ئەگەنێ کرم تێیا و ئیتر ناچارە بیفڕەیە ئەمە تەبان بکەیت تۆ بنەنارەکە بۆ خۆراکی خۆی باشە بەڵام ئیتر دای لە هەر هەنارە نزیکی هەنارەکانی تریش بێتەوە ئەوانی تریش وا تووشەکە ئەرێ ئازیز بەگیانە گیانە وێنەی پەروانە ئەرێ وێڵەمە گێڕۆم گیانە سەرعی و دێوانە ئەرێ وێڵەمە گێڕۆ گیانە سەرعی و دێوانە ئەمە مەرقەکەیە مەرقەی ئەبوو عوبەیدەی جەڕاح یا منقەی ئەبوو عوبەیدەی ئەنساری کە هەردووکیانی پێوترێ سلام علیکم ئەو کەسەی کە هاو بۆ زیارەتی ئەبوو عوبەیدە کۆمەڵێک مەبەست و مەقسەدی هەبوو بەسە لە ئەوەی کە ژنی حامیلە بووایە یا مناڵی نەبووایە
مەبەستی لەوە بوو کە مناڵێکی بێ مناڵی نەبوو ئەهاتە ژوورەوە ئەبواە لەم چارۆکەیە هەر شتێک هەبواە بەختی خۆی کە دەستی پیا کرد جاری وا هەبوو ڕێقنەیەک بوو جاری وا هەبوو چیلکەیە بوو جاری وایش هەبوو بەڕوویەکی ئاوا بوو ئەو شتێک کە مەقسەی وایە ئەوای بی خواردایەوەی تر وایە لێەوە مناڵێ بوو ئەمە دابوو نەرێتێک بوو لە زۆر شخصا هەبوو بە تایبەتی لە ئەبوو عوبەیدە جەراحە ئەم دابە هەبوو کە بۆ ژنی حامیلە ئەم باخێکی کۆنە قەیمە زۆریش کۆنە ئەو هەنارانەی کە جاران هەیبووین بوو هەتا کیمیایەکەی لە هەڵەبجە ئەم هەنارانەی تیا بوو بەڵام بەداخەوە ئەو 3 ساڵەی کە ئەم منتیقە چۆڵ بوو دەرمانی پیاکرا بوو ئێمە هاتینەوە هەنارەکان هەر ئاوا بە پێوە مابوو دارەکەی بەڵام وشک بوو بوون تەڵەتەڵەیەکی کەمی مابوو بە تەڕی ئەوی شەیەکی تەڕی تیا بوو جینا هێزی پێ نەمابوو یەکلاییمان کردەوەی تر دارەکانم هەمووی دەرێنا ئەم باخە وشک بوو هەمووی دەرمێنا بنێ گوێزی گەورەی تیا بوو تقریبان ساڵانە هەر ساڵە بەرهەم کەم بووە لە 7000 ئەو ناوە گوێزێگر ساڵی واش بوو ئەگەر زۆر این بواە تا من خۆم بەبیرم ێ ساڵ بووە ینی 14000 گوێزی گرتووە یەک بن کیمیاکە لایەن و لە ئێران بووین ئەو مدەی 3 ساڵە عسکەری عراقی هاتبوون تێکڵی گوێزەکان لێکردبووەوە ئیتر گوێزەکە کە تێکڵەکەی لێکرابووی وشک بوو کە وشک بوو ئیتر گوێزەکەمان بڕی اینجا هاتین ڕیشکەکەیشیمان دەرێنا هەموو باخەکەمان بڕی و دەرمانێنا دوایی بە تراکتۆر ئەم ئەرزەم کێڵا 4-5 تراکتۆرم لیاوە دوو جار ئاوا لابەلا کێڵاومە دوو جاریش ئاوا بەرەو خوارد کێڵاومە دوایی ئاوا گۆلگۆلمان کردو کوێسی کە لەبەر چاوە گۆلەکان اینجا چوون قەڵەمی هەناری ئەمەنارە بۆ هێناوە لە گوڵان و لە بامۆک و لە سازان ئەم قەڵەمی هەنارانە مێناوە و دووبارە ناشتومەتەوە ئیسا ئەمەی کە ئەیبینی دەستنەمامی خۆمە من خۆم ناشتومە ئەمە ئەو کاتە بەڵام تەمان باخەوەکو عەرزم کرد کیمیاکە وای کرد ئەوەی بەسەر بێجینا باخە کۆنەکارەمە ئێستا تقریبان ئەم باخە نزیکی 2 دۆنمە 2 دۆن میتەواو نیە چەند ئۆلکێکی کەمە احتیمالە لە دەوری 3 تەن و نیو ئەو ناوە هەنار بگرێ ئەوانەی کە هاتن بۆ زیارەتی ئەبوو عوبەیدە کە پێشەوەی زیارەتی بکەن ئەوایە لە پێش لەم دەرگاوە بهاتنایە بە دەستی ڕاستە لێرەوە بڕۆشتنایە لەو سەرەوە لێرەوە بهاتنایە لەویا کۆمەڵێ شت هەبوو تاکوونی ئێرە لێرە کۆمەڵێک بەرد هەبوو ئاوا دەستیان لێ ئەیان خولانەوە وەکو باگلدێن وابوو یانی تەقریبەن وەکو باگلدێنی بچکۆلە لێوە ئەیان خولانەوە تاکوونی ئێرە لێرێشا کۆمەڵێ بەرد هەبوو 6 بەرد بوو ئەگەر هەر کەسێ بیخسایەتە سەرێک و نەڕووخایە ئەوە مەقسەدی حاصڵە بوو مەقسەی جێبەجێ بوو لێرێشا کۆمەڵی کێل هەبوو ئەوسا ئەم کێلانە ئەگەر بەردی پێوە بلکانایە ئەو بەردانە ئەگەر بلکایە ئەوە مەقسەی حاصڵ بوو ئەگەر نەلکایە ئەوە مەقسەی حاصڵ نەبوو گوایە پاشەوە اینجا ئاچوو بۆ زیارەتی مەرقەکە هەر لە وەکوتم لە دێر زەمانەوە کە هاتووەوین بۆ ناوشۆرەتێکی دەرکردووە هەنارەکەی سا ڕۆی لە سلێمانی کە بانگەکەی هەناری عوابەی لێ لە بازاڕی هەموو سلێمانیا خۆ خەڵک ڕەنگ بێ لە سا هەشتای ئەم منتیقەی نەدیبێ عوابەی لێر نەدیبێ بەس کاڵێ هەناری عوابەی لێ ئەڕوا بووی بەڵام ئەڵێ هەناری شارە زور ئەڵێ شارە زور حەقە شووتی شارە زور بێ نە هەناری شارە زور بێ ینی مەبەسم خوانەخواز زەمکردنی هەناروینەکەی ئەوان نییە بەڵام مەبەسم جۆری خاک و کەش و هەواکەیەتی کە ئەیهێنێتە بەرهەم لەبەرەوە کاریگەری خۆیە فعلەن هەنارەکەی یعنی هەنارێکی جوانە و بەشێکی تریشی ئەم هەنارە ڕەبتی هەیە بە حاڵێکی تر و ئەم جۆرە لە هەنار ئامە بنەکەیەتی ئەم جۆرە هەنارەی تر هەنارێکی ترشە ترشیەکەی زۆرە ئەمە بۆ خواردن نییە ئەمە لە یەکەینەوە مینەکەی داوڵین ئاوا بەدارێک ئاوای خێنە دەست و ئاوا بەدارێک لێ ئێی تا دنگەکانی ئەوەرێ دوایی کە دنگەکانی کۆبوویۆ دنکە ئەگوشی دوایەوەی گوشید ئاوەکەی ئەکوڵێنین ئەیکەین بە ڕۆبەنار ڕۆبەنارەکەی ڕۆبەنارێکی ترشە هەناری ڕووبەنار جیاوازترە لە هەناریکە هەڵبەت هەناری ڕووبەهەنار ئەبێ هەنارێکی ئاوداری باش بێت
ئیسا بە تایبەت ساڵانی زوو هەناری ترشەکرا بە ڕوو بە هەنار هەناری کەوە هەناری ترش و سوورە هەناری ترشوانەکرا بە ڕووبەنار بەس ئێستا هەمووی بەعام ئێستا هەر هەمووی بەعام هەڵبەت هەناری ساڵەخانی وردەکەی ئەکەن بە ڕووبە هەنار اینجا ئێسام ساڵەخانی ئەودارە هی باخی ئێرەیە ئێمە ساڵانە خۆمان بۆ خۆمان لێرە ئیکەین بە ڕووبە هەنار هەڵبەت دنکەکەی دادەتەکێنین دامان تەکاند یعنین کە دامان تەکان دوایی ئاوەکەی گوشین کە گوشیمان دوایی ئەیپاڵێوین بە شێوەیەکی منەظەمە پاڵێورێ دوایی ئەکرێتە ناو منجەڵەوە لەسەر ئاگر ئەکوڵێنرێت کوڵانەکەی ماوەکی زۆر زۆری دەوێت بەڕاستی ئەم و دەزۆرە کە بۆ کوڵانەکەی بەکارێنین دوای تا خەست دەبێتەوە تەواو خەزبوونەکەشی ڕێژەیە کە بێ لی بزانێت لی نەزانی سوتا تاڵ دەبێت ڕووبەنارەکە ئەبێ بگاتە ڕادەی ئەوەی نە بسووتێت نەتەڕیش بێ ڕووبەنارەکە ئەمە پێڵێن ڕووبە هەنار ئێمە لێرە کە ئەمان کرد لە ئەوابەی لیشا من دایکم مێسێژەی کا یعنی وەکو شوێنانی تر نییە هین بێ یەک تۆسخەیتی یەکەین بە شوێنانی تر کە ئیکا لە بەروی هەنارەکەی ئەو تایبەتمەندیەی نییە ئەبێت تۆزێ خوێی زۆری تێکا بۆ ئەوەی ڕۆبەنارەکەی خۆش دەرچێت دوای بەڵام لێرە بە حاڵ هەر ئەو نەخوێتیەکەی وەگەڵە بگیرسێ چۆن شیرێکێکی بە ماس تۆزە پێڵێن هەوێنی تیەکەی بۆی بگیرسێ ئەمیشار ئەوەنە بۆی بگیرسێ خوێتیەکەوی نەبێت هەڵبەت ڕووبەنار بەڕاستی کوڵانەکەی ئەرکی زەحمەتی دەرەجەیەکە زۆر ناڕەحەتە کوڵانەکەی کاتێکی زۆر هێوێت ئەگەر بە داریش بکڵێەوە تاان تامی خۆشترە تا غاز هەنێ ماڵ هەیە هەندێک شەخصێ بە سێپای گەورە بە غازێکن بەڵام تامە تەبیعیەکەی لە دەزەیە تامی هەناری ڕووبەنار بەدار تەبیعیترە و سروشتیترە و تامێکی خۆشتری هەیە تا غازەکە ئەم ڕۆبەنارە بۆ سەحەت زۆر باشە بە تایبەتی بۆ ئەوانەی کە زەختیان هەیە ڕۆبەناری ئێرە ئەو تایبەتمەندیشی هەیە یعنی تایبەت نییە تەنها بە خواردن هەر ئاوابی خۆی تایبەتە بەو بە شێش کەوتم عەرزم کردی ڕۆبەناریش تەبان خواردنێکی خۆشە بەکاریە بۆ چێژ لێنان ئێمە وەکو خەڵکی ئێرە هەر بە تایبەتی هینی بۆکەین یعنی چێشتێکی پێلێنین برنجێک پێڵێن قوبڵی بەترشی قوبڵی بەترشی لای ئێمە خواردنێکی تایبەت ئەگەر میوانێکی نەوعیمان ببێ بۆ ڕێز لێگرتنی ئەو نەوع چێشتە خصوصە بە خۆمان لێنین بووی بەجگەلەوە بەکارێنین ڕۆبەنار بۆ شتی تریژی ئێستا حتا ینی بۆ چێژی خواردن خەڵک بەکارێنە لە ناو وێلکە و ڕۆنا لە ناو تەماتا لە ناو ینی لە ناوم و جۆرە خواردنێکە ئەتوانێت بەکاری بێنێ هەر بە جیاش ئەتوانی بکەیتە ناو کەوچێکی چێژ دەکەیتە ناو پەرداخی ئاو ئەی خۆی بۆ دابەزاننی زەخت و بۆ ئەو تەرکردنەوەین و ئەوانە باش ئەم مەرقەی ئەبوو عوبەیدەی ئەنساریە طبعا گوایە سەحابەی پێغەمبەر بۆ سڵ سەلەم و لێرە شەهید بۆ ئەمە شوێنەکەیەتی بەڵام ئێمە لێکۆڵینەوەمان کردووە لە ئەم مەرقە کە ئایا چەند سەحابە هەیە ناوی ئەبوو عوبەیدە بێ حەو سەحابەمان هەیە کە ناویان ئەبوو عوبەیدەیە ئەم حەو سەحابە پێنجیان لە مەکە وەفاتیان کردەوە بەبێ شەڕ بەڵام دوانیان شەهید بوو یەکیان لە تاعونی عەمواسە بە تاعون وەفاتی کردو لە شام گۆڕەکەی لەوەیە ئەمەیشیان گوایە مەرقەی ئەبوو عوبەیدەی ئەنساریە بەڵام پێشتر ناوی ئەبوو عوبەیدەی جەڕاح بووە ئەمە تا هەشتاکان بەڵام لەبەرەوەی کە بۆیان دەرکەوت خەڵک لە ئەنجامی خوێندنەوە کە ئەبوو عوبەیدەی جەڕاح لە شام وەفاتی کردووە ناویان نا ئەنساری بەڵام ئەنساریش نییە ئەمە مەرقەی ئەبوو عوبەیدەی ئەنساری نییە لە ئیسلامە مەرقەی نییە بۆ چونکە ئەو لە شەڕی جسر شەهید بوو لە باشووری عێراق لای بەسرە لەو شەڕا کە شەهید بوو تەسلیمی ینی لاشەکەی تەسلیمی قواتی فارسی کرا لەبەرەوە لاشەکەی ونە و لە هیچ شوێنێک دیار نییە لەبەرەوە ئەمە ئەویش نییە ئەمە کێیە ئەمە گۆڕی شنەروەیە کە یەکێکە لە زانا زەردەشتیەکان بەڵام بۆ ئەوەی زەردەشتەکان بۆ ئەوەی کە ئەم مەرقە بە پیرۆزی بمێنێتەوە و تێک نەچێ ڕێزی لێ بگیرێ ناویان نا ئەبوو عوبەیدە ئەوە تا ئەمڕۆ ئەم گۆڕە بە پیرۆزی ماوەتەوە خەڵک ئەوەتە زیارەتێکەن و سەردانیەکەن و دوعاکەن و نزاکەن و ئەپارێنەوە کە خی گەورە ڕەحمیان پێ بکایان مناڵێکیان بێ بەخشەیان تووشی خێر و چاکەیەک بن لە بەهارە کە ئیتر ئەوە ئەچێ بەرەو ئەوە کە باران نامێنێ بە ئیسلاحی ئەمە خۆمان پێڵێن باران بڕان کە ئەکەوێتە باران بڕان ئیتریین یەکەم ئاوی بۆ هەڵەکەین بۆ پاکردنەوەی باخەکە تەڵانەکان پاکەکەینەوە دووبارە هەمتر اینجا لە پاییزە یا لە سەرەتای بەهارە یا لە زستانە بن هەنارەکانە کێڵین یەکەیەکە ئیتر دوایی کە ئەو یەکەم ئاومانە دێرا پاکمان کردەوەین بوو
اینجا ئەم جارە ئیتر ئاو لە یەکی شەش هەموو ساڵێ بێتە نۆراو ئێمە بۆ ئەم باخە دوو نوع ئاوی هەیە ئاوێکیان لە 15 ڕۆژە دوو جار مەلابانغانین هەڵیەکەین هەتا خۆرەدا لە کەلی باڵام بۆ دوای مەغریب ئیتر هارژێنێکین لی پێوەیە بێت تا بەیانی خوسێنێ ئاوێ دێرین بۆ ئەوەی هەنارەکەی پاراو بێت تەڕاو بێ بەم شێوە ئیهێنینە بەرهەم دوایی کە هەنار پێیەگا ئیتر وردە وردە دەستکەین بە هەنار لێکردنەوەی من ئەمساڵ زوو لێم نەکردەوە وتم با لەگەڵ باوکماوتم زوو لێ مەکەرەوە عینە با پەلە نەکەین تا تۆزێک هەم بازار پەیاکە هەم با هەنارەکەیشی خۆش ببێ ئێمە دوو ڕۆژی ڕابردوو دوێنێ و پێرێ هاتین هەنارمان لێ کردو تۆ لێرە تقریبان پێم وایە 1400 کیلۆ بوو ئێوارە بارمان کردە سارەیەک و بردوێتی بۆ سلێمانی لەوێ بردوێتی لە عەلوەی سلێمانی ئیفرۆشێ ئیتر بزانین چەندەکە نازانم لەگەڵ دایکمە کاتێ لە هەفتا و هەشتاکانە لە شەستەکانەکە هاتین بۆ مەرقەدە ئەم مەرقەدە وای پێڵاوەکان داکەنی لەوێ ڕوبەڕوو بەرەو مەرقەدەکە بڕۆی کە هاتی تە ئێرە ئەبوایە سەری بکردایە بەم کونا لەوێوە سەری پسوایە لەو پەردانەی کە لەوێ هەبوو ئەو پەردانە کۆمەڵێک پەردەی سەیری پێوە بوو کە دایکم هەموو جارێک پارچەیەکی لێ کردو ئەی کرد بە دەستمانەوە بە ملمانەوە و اینجا لێرە خۆڵی بۆ هێنا ئەبوایە ئەو خۆڵەمان بخواردایە وایە بەوە مەقسەمان حاصلە بوویان شفامان بۆ هاویان لە نەخۆشیەک ئەپارێزین کاتێک کە لێرە لە زیارەت ئەبوویتەوە و کۆتایی پێهێنا و دوعا و نیزاکانی خۆتی ئەکرد پاشان لێرە بەدووە ئەگەڕایتەوە ئەبوایە بەدووە بگەڕیتەوە بەم شێوەیە و لێرە پێڵاوەکانت لە پێکردایە نە ئەوە پشتی بکردایەتە مەرقەکە بە حکمیەوەی شوێنەکەی ئێمە تۆزێ منطقەیەکی سەختیە زۆرتر بزنی تیا بوو مەڕشی تیا بوو بەڵام ڕانەمەڕەکە کەمتر بوو تا با بڵێن بزنگەل و ئەوانە پەلەوەری قەل و مریشک و ئەو شتانشی تیا بە خێوە کرا ئێمەش قەل و مریشکمان هەبوو هەر لێرە قاز زۆرتر چکە لە زۆنگ و ئەوانە کەم تاکە هەبوو زۆر نەبوو قاز بەس قەل و مریک زۆرتر هەبوو تایە لەگەڵ هەنگیشی تیا بوو ئەچوون هەنگەکانیانە بردە سەرەوە بۆ شاخەکەی شنوورێ بۆ ئەو لوتکانە یاریکە ناوێکی هەیە لوتکەکان لوتکەی بەفری میری و لوتکەی چاڵە بەفرەکان و لوتکەکەی شنووری و قەمان و وەزگێڵ و ئەوانە ئەچوونە سەر ئەمبر بۆیە هەنگەکان بە ڕۆژێک منجڵی خەسە بێتەوە هەر بانی تا ئێوارە تەبعەن تا ئێوارە درنگێک منجڵێکی کامل خەسە بێتەوە بەدار بیکوڵێنی بەڵام ئەگەر نیوە بێت و دوایی مەسەرەن هەیە دەبێتری تێکە دوو دەبەیکەی تێکە ئەوە لە ئەخیراتەوە مەسەرەن خەسبوونەوەی بە دوو شێوەیەکرێ هەیە ئەم منجڵە کامل خەسەکاتەوە خاڵیەکە دوای هیکەی تێدەکە ئەمە باشترە بەس هەیە تا نیوەی مەسەرەن ئەبێ بە هەڵم کەمە بێتەوە خەسە بێتەوە دوایی جارێکی کەسە لە نوێ ئاوی تێکاتەوە ئەوەی تر بە لە ئەخیرا بەرهەمەکەی نەتیجە دەرەچێت دیوایە بە دووسێ ڕۆژ اینجا بەرهەمەکەی دەرەکە بەڵام باش وایە منجڵەکە کامل خەسکەیتەوە پڕیکە کە خەس بوویەوە خاڵیکەیت جارێکیکە ئاوی تێکیتەوە تەبیعیتر و تامی خۆشترە بێت وردە خەڵکە مەعیشەت و ژیان و ئەوەی ئاسان نەبوو ناڕەحەدا هاتە بەروین بوو وردە خەڵک شاوە بەرەو خوار بۆ ناو هەڵەبجە لەوێ بۆتە موچەخۆری حکوومەت یا خوێندویانە بۆتە مامەسا بۆتە فەرمانبەرێکی حکوومەت لەوێ دانیشتون وتر ماڵەکان بار کردو چوون تا هەڵەبجە لەبەرە وردە ئێرە کەمی کردووە و باریان کردو تیا خەڵک تیا کەم ماوەتە جایش خاڵم نەدی ئازی دەکەمە خاڵی تۆ